ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی هەڵەبجە بەردەوامە بین خۆپیشاندان لە خۆپیشاندان هەتا ئەو کاتێکە حکوومەتبای خۆمان پێ ئەدات و ئێمە جەخت لەسەر پێدانی دەرماڵە ئەکەینەوانەیە کە بکرێت بە یاسا دەرماڵە و هەروەها کەمکردنەوەی کرێی پارالێل. هەروەها ئێمە سەرەتایەتی مافی خۆمان داوا کردووە ناڕزایەتی ئێمە لەبەر ئەوەیە کە دەرماڵە ئێمە بڕاوە هەموو ساڵێک ئەبێت ئێمە سیستەمێکی خوێندنمان هەیە کە سیستەمی پۆلۆنیا ئەگەر ئەم سیستەمە خوێندن لەو کاتی خۆیان نەخوێن ئێمە هیچ سوودێکمان لە خوێندن وەرناگرین. ئێمە لە کاتی ئێستا خۆپیشاندانمان کردووە هەروەها داوای ئەو ئازادکردین ئەو کەسانەکەن کە لە سلێمانی گیراون بەهۆی خۆپیشاندانەوە. ئەوان ئاوا بێدەنگ و خەمسار بن ئێمە شەر ئاوا بەردەوام دەبین. ئەو داوای ئێمەش وەکو ئەو وایەکە لە دەریایەکی گەورە داوای یەک بەرداغێک ئاو بکەین کەچی ئەوەشمان پێڕەوا نابین و ناماندنێ بۆ ئێمە حتا ئەوان بێدەنگ بن ئێمە شەر ئاوا بەردەوام دەبین. کە ئێمە لێرەین لەبەرەوەی پێمان وایە داواکەیان داوایەکی ڕەوایە و ئومێدەوارین هەرچی زووە حکوومەت ئەنجومەنی وەزیران بڕیار بدا بۆی چیتر ئەمان لەسەر جادەکان نەمێننەوە و پرۆسەی خوێندنیان پەک نەکەوێت و ئەوەشی کە هەیە بە نسبەت بەشە ناوخۆیەکانەوە ناڵێم لە 100% بێ کەم و کورتین بەڵام ئەوەی کە واجبی ئێمەیە بە بەردەوامی لەگەڵ وەزارەت و لایەنی پەیوەندیداری خۆمانە لەسەر خەتین بۆیان چارەسەر.